مێشی ئەم هاوڵاتیە نەشتۆنەوە سەبارەت بە یاساکانی هاتووە و جێبەجێکردنی یاساکانی هاتووە لەسەر شەقامەکان و ڕێگەوبانی دەرەوە حاڵمان لەمە خراپتر دەبێت. بیست و چهار دەمژمێرە پلیس خدمەت ئەرکی دانە پێخەمەت و تونێلێ دا ڕیدان چێ نەبن. ساقەوێ سیار بەخۆڵ سرعی بکارنەینە و تەلەفۆنیش ناخوبا کە زەحمە نەبێت. تو لەزادی داتی ناو تونێلێ دا دوزانی ناو تونێلێ دا چەندە لەزادگەوێ؟ پاتۆ کە بزانی پاتۆ بۆ هەفتێ نای. ڕێگاکان سەرچاوەی هاتوچۆن مرۆڤەکانیش بەکارهێنەریە و سەرچاون هەر مرۆڤەکانیش سەرچاوی ئەو جەنگێن کە لە هاتوچۆدا دروستی دەکەن و سەدان کەس دەبنە قوربانی. بەرنامەی ترافیک لە وەڵقەیە وەک تاوکەری بەرنامەی ڕابردوو کە باسی لە هۆکاری ڕوودا و نمایش و دیاردەی سەیری ناو تونێلەکان دەکرد لە وەڵقەیە باز لە هەوڵی پۆلیسی هاتوچۆ دەکات بۆ ڕێگەگرتن لەو دیاردە و هۆکارانەی کە لە ناو تونێلەکان دروست دەبن. ترافیک سەرەتا دیمەنی هاشوهوش و پێشبڕکێ و نمایشی مەترسیداری ئۆتۆمبیلەکان لە ناو تونێلی پیرمام و میراوە نیشان دەدات کە دەکەونە شاری هەولێر. ترافیک لە سەرەتا بە دۆداچوونێکی خێرا بۆ چەندین تونێل لە هەرێمی کوردستان دەکات کاریەکەیان بە جۆرێک تووشی گرفت و دیاردەی سەیری هاتوچۆ و ڕەفتاری نەشیا و لەلایەن بەشێک لە شۆفێران بوونەتەوە. ئەوەی جێگەی مەترسیە نەبوونی زانیاری ئەو شۆفێرانەیە کە لەناو ئەو کوونە تەنگەبەرە هۆڕن لێ دەدەن و ئەو دەنگ و هاژە دروست دەکەن کە دەگوترێت مەترسی لەسەر ڕوخانیان تەقینی ئەو تونێلانە دروست دەکات. بەشێک لە گەشتیارانیش لەناو ئەو تونێلانە بە هۆڵی ئاهەنگگێڕان تێگەیشتون و هەڵپەڕکی و سەمای تێدا ئەنجام دەدەن کە دەبێتە هۆی خاوبوونەوەی مانۆڕی ئۆتۆمبیلەکان و جەنجاڵی دروست دەبێت. لە هەموو جیهان هۆڕن لێدان لە ناو ئۆتۆلێرانە قەدەغە کراوە لەبەر دەنگدانەوە و لەرینەوە کە شەپۆلی مەترسیدار دروست دەکەن. بەشێک لە شۆفێرەکانیش بۆ خۆشی بە دەنگە بێزارکەرەکانیان ژاوەژا و نمایشی مەترسیدار دروست دەکەن کە هۆکارن بۆ ئەوی ڕووداوی دڵتەزێن دروست بێت. دەچینە سلێمانی و لە وێشتونێلی پێشڕەو کە تا ئێستا دەیان ڕوودا و تێیدا ڕوویداوە و خێرایی زۆری بەشێک لە شۆفێرەکان بۆ چێژوەرگرتن و خۆشی و تێرکردنی ئارەزوەکانیان جەنگێکی تری نێوتونێلەکانە کە هەمووان دەتاسێنێ کاتێک هەڵەیەک کارە ساتێک دەخۆخێنێت. هەموو ئەو هۆکارانە مەرگ بە دوای خۆیدا دەهێنێت جگە لە زیانە مادیە گەورەکەی کەی لی دەکەوێتەوە.
دەچینە زاخۆی دەلال. ترافیک بۆ بەدەدا چوون سەبارەت بەو گرفت و سەرکێشی و سەرپێچیانە لە تونێلی زاخۆ لەگەڵ پۆلیسی هاتوچۆ چاودێری دۆخی تونێلی گەلی زاخۆ دەکەن. لێرە ئەفسەری بەرپرس لە هاتوچۆی ئەو ناوچێ دەبینین. ئەو نیگەرانە لەو ڕەفتار و سەرپێچیانەی کە ڕوودەدەن. پۆلیسی هاتوچۆی و شارە بە باشترین سیستم هەوڵی ڕێگری و لێکۆڵینەوە لەو کەسانە دەدات کە دەیانەوێت دەست درێژی بکەنە سەر ئەو تونێلە بە پابەند نەبوون بە ڕێنمایەکانی تونێل و هاتوچۆ. ئیدی پۆلیسی هاتوچۆ دەبینین دەمانەوێت بزانینەوان چۆن ئەو تونێلە کۆنتڕۆڵ دەکەن. تونێلا گەلیە زۆخ و گەلێک سەرپێچی تێنەکردن لای شوفێرەوە ئەویش دەمێ شوفێر داخلی تونێلی بیتن دەبینی دێ لە زۆتی بکارێنیتن یانیش دەبینی هەندێک ڕێنمایی دیمەیت هەیمەیت بەڵاف کردی سەر شوفێرە یانوشێت دەوروبەرین تونێلێنە شوفێر وێت بزانن دیف وا نیشانە و وا ڕێنما وا تابلۆ ئەوێت مەدانای دەوروبەری تونێلا تونێلا گەلی زاخۆ دەبینی ئەف شوفێرت هەنێ دەبینی گەلە جارە شوفێرت مەیت بەڕێز تەجاوزێ وا ڕێنمات کەن یان بێژن سەرپێچیت کەن لایتی خو هل ناکنه دبینی گله جرا پیسادی تاوی نداره گلیشی تاوی ناف سیارات تاوی نداره و موبایل بکارتینن دبینی گله جرا وکی ما گوتی لذاتی بکارتینین آن زیگزاگ کن یا دبینی ناف تونیل دا دبیت اگر هنده کو ریدانت هادنو چونی درست ببینه نکام چین ناف تونیل گلیزا خدا می دوریه کلی داین می سکنی که چهاری شلوری چی بینه گله جارا سعی شوفر دی داخل تونیل گلیزا خوب بیتن پابند ریدمایت هات نچونی ناو بیتن مثلا دیبینی لذاتی کارتنیتن یان او ریدمایت ما بو داری خستی بو شوفر کو داخل تونیل بین وان ریدمایت جیب جینا کن دیبینی گله جارا مثلا قدی که بسیا اول سیاری دا تاوینا داره یعنی تونل پیست بیتن و دیبینی گله گلیش که بیتن ناو تونیل دا و همی کینه شوفر تاوینا داره پابند ریدما نابن یعنی ابتش که نه درسته و نه جانا و عکسی رنماید میت هادنو چونه نابید افتشته بیته کنم اول خاله ما هادنو چونه پلیس ما الویره 24 دمجیان حاضر الویره بویه که کو ترومپیت بار هرگیر داخل تونیل نبن یان تشتکی غریب بی داخل نبیتن دا چهاری چه چیه
گله جرا ریدان چید بید ناف تونلی دا خود تونل یعنی جادوی یا وکی درونیه یعنی جاده درونیه که یا برفره بیتن دیبینی مثلا شوفر دی داخل بیتن دیبیت اگر هندی که یعنی شوفر تیک بچید یعنی ناف تونل دا وضعی تیک بچیدن دیبیت اگر هندی که ریدان درست ببیتن چون هاجودن ناف تونل دا نه وکی یا دروه تونلیه مثلا جاده دروه پیشوازه کی دی هاجودن آوی برفره تره رونتره یعنی ناف تونلی دا دبینی مثلا رونای کادیه گلک رنما و علامات میدانات دا وکی من گویی آف ریدانه لای شوفر و تن ریدان کو هندک جارا سر پیچی تن کردن لای شوفر و بیگری بوارین مانا کن اوید کم بو بالاف کری دبینی گله جرا بیت اگر هندک آف ریدانه هنی چید بن جار بجار پۆلیسی هاتوچۆش دەڵێت لەگەڵ ئەو ژمارە زۆری ئۆتۆمبیل کە لەو ڕێگەی هاتوچۆ دەکەن ئەو ڕووداوانەی ڕوودەدەن ڕێژەکەی کەمە بەراورد بەڕابردوو. لەو تونێ لەسەر ڕێدانانی کامێرای چاودێری و خاڵی چاودێری پۆلیسی هاتوچۆ لە سەرەتا و کۆتایی دەواازەکانی تونێل ئەو هەموو هێمایانە هێشتا بەشێک لە شۆفێران پێگیری بۆ ڕێنمانە ناکەن بۆ یاوان چاودێریان دەکەن. ناف تونل دا دو کامیره مایت هی کامیرت گرتنا لزادیا ترامپیله اگر شوفر کادو لزادی بکار بینیدن اکثر ده کامیره رسمی گرید و ده سزا چیت سر ترامپیلاوی هر رخی که کامیره که مایه هی و در وی تونلش ما دو کامیره دانه اینا بویه که شوفر لزادی بکار نمیدن گله جلا ریدان دی ناف تونل دا چه بیتن ام دی چهارزانی که افریدانای چی بی مجبوره که های جورا چافدریه پلیس من او گل جماعت ریکوپران البرین او جماعت سیانا تونیلنا اکثر دی ما قدار کن و بزیترین دم ام گهینه جه ریدانه ام وی وقتی سعی هکر ریدان یا منظم بتن سایت هات بیت گرتن یعنی سایت جاده هات بیت گرتن ام اکثر وی سایت ام دی وگو هزین یان کدی تحویل کینا گلیه کون او جاده کون ام جاده کو بدیل بوم ام وی جاده کارتینه مەفرەزێکی پۆلیس لە ناو تونێل چاودێری خێرایی و لێخوڕینی شۆفێرەکان دەکەن دانەوێت لەو ڕێگەیەوە هۆشیاریان بکەنە و ئامۆژگاریان بکەن. کامری رصاصی اومێگاک ڕەنگی سوورە و مدیر کەڤنە نوکام راست یابین پارکینگ دا ناف تونل دا تونل گلی زاخو بویه که کو افترامپیلت سرپیچیات کن ناف تونل دا ام آموزگاری بکن ام واتی بگین و رنما بدینه گلک ولایت خو حل نکر بینه و خیراک و گلک چون یعنی بلازاتی چون بلاز چون و دگل هندش دا هندکا تلفون کارتینا مدویت ام بردام ام آگدار بکن دا تیشور ریدانی تا نچونه ئەو لێ پێچینەوە بە دەداچوونە بۆ هەموو شۆفێران دوای چەند خولەکێک چەندین ئۆتۆمبیل سەرپێچی دەکەن. ئەوانەی سەرپێچیان کردووە لە مەفرەزەی دووەم کە لە دەرەوەی تونێل چاودێری دۆخەکە دەکەن ڕایان دەگیرن و دایانوەستێنن. توادي انت مخالفه بنا ميقال طاق فين تريد شي بخير السلامات
بو تلفوني طفتي بالتلفون يضغط جنينا بس جارك قادي دا تو تشي ريدان نبيد تونيل دا تختتي لا تدخل كي وسرعه بكورنينا وبتلفونش ناقوا كر زحمه نبيد باشه برا كرم كسيور با خير بش جارك قادي امي محاسباتك امي اجراءات التورقي كرمك باريس شوني تقول له هلا كربيني نافتوني لدا وتو بتشينو كيف ماني تشينو بتواكر او غير بالسيارات بيجي عاطل السياره وتو بسريع تودي السياره ما تنزوني سريع تشينو بت تو بلازودي تودي نافتوني لدا تو زوني نافتوني لدا چند لازود جوي اي باتو كنت بزوني باتو بحفتي نوي تو بلازودي مسعكري تقول بلازودي ايه ايه ابا في جوري ما بوتا جود جورا كودي امي اجراءات التورقين تو بزوني والله تاجي تشيكي كهربائي سياره خودي تشيكي دو تشي ريدان نبيت سيارته تشي آگر بردان نبيت باشه باريس كلام تونيلا قال يزاخو بشتي كفتي كوري حطانو كا رجال ريدانيت هادنو چونه گلک یا برف کهمونی و چوی چون که برای اینو که ریکا گلی زاخو گلک ریدان لی چید بون بری تونل کویدا کاری ریکا گلی زاخو جهلینی و سرجوردانی بین بیا اگر هندی گل جرا ریک بهتر گرتن بوماوایی که و ترامپی نشین هنوچه دیدا بکن چون که ریکا که یا خوشنوی با هنوچونه بلندهایی و نزماتی بی پشتی کو تونل کفتیا کاری راستی ریگ گلک یا خوش بی و ریدانت هادنو چونه گلکی برف کم بنی و چو دیف آمارت ما بنگه ما هادنو چونه گلی زخ لایت تهل نبین ناف نفقی دو باريس لایت تهل نبین ناف تونل دو لایت ايه يعني بيت الكم لایت هل که ناف نفقی داد توش ریدان نبین اول جانا اگر کهرب اکسر چو دید بیتا طاری اکسر شو جادی درک مني بار حتى مش قطاريه وتو بلاس دادی تو سریع دادی اول جانا ناف تونی لیدو هفته بیت تو سر هفته بی ناف بیت تو کی موزی دکی باشه باريس راستاند ناف تونی لیدو چینا بیت یک جاری کرم که جارا کدی لایت هل که سچ چو ام وکی بنگه هنو چونا گلی زاخو پلیسیت ما بردوام آمادنت ارکیدا بوه ایکی کو ریدان داخلی تونل گلی زاخو چینا بن 24 دمجمه پلیسیت ما ارکیدانه پیغمبر کو تونل دا ریدان چینا بن هکر ریدانیش چی بی زیترین دم گهنه جه ریدانه ما هر دو رخ تونل ما دو بنگه هی یان بیشین دو خال میت هی کو پلیسیت ما ویره راستینه یعنی ثابت نویرک بوی که هکر هاتو گرد ترامپیلیت هاتو چونه هکر تشتک چه بیت ناف تونیل دا زیترین دم و پواسته جورا یا چافدریه که پلیسی مهرویره و دگل جماعت رکاپرا یت سیانا تونیل اکثر دم آگادار کن هر آریشک چه بیت ناف تونیل دا اکثر امیچی نویره و حاضر بین روی جه آریشه ترافیک لە هەولێر شارەزایەکی هاتوچۆ دەبینێت. عەبدولقادر کە یەکێکە لە پیاوە تەمەنەکان نێو هاتوچۆ بۆ ترافیک باز لەو گرفتانە دەکات. تونێل دیاردەیەکی شارستانی و ئەبێ ئەندازیاری شارەزا ئەم تونێلانە جێبەجێ بکە. دوای ئەوە تونێل شوێنەکان نزیکە کاتەوە، شارەکان نزیکە کاتەوە، گوندەکان نزیکە کاتەوە و دیاردەیەکی شارستانی شە بە تەبیعەتی حاڵ ناو هەموو کۆمەلگاکانە. بەڵام من ئەمەوێ
لە بەڕێوەبلایەتەکانی هاتووە کە مۆڵەتی لێخوڕین ئەدەن شوفێر دروستکە نەک مۆڵەت بن لە نووسنگەکان زۆر جار ئاماژەم پێکردووە مێشکی ئەم هاوڵاتیە نەشۆنەوە سەبارەت بە یاساکانی هاتووە جێبەجێکردنی یاساکانی هاتووە لەسەر تەقامەکان و لە ڕێگەوبانی دەرەوە حاڵمان لەمە خراپترە بێ کە بەڕاستی یعنی ئەگەر تۆ مقارنە بکەی ئەم هەموو ڕوودا و کارەساتدەنانی کە ناو هەرێمی کوردستان ئەزروو دەبێ هەشت و دەدە و یانزە و پێنج گیان نەزەدەن کە لە هەموو مێژووی هەرێمی کوردستانە بەو شێوەیە نەبووە سەرچاوی هەموو کێشەکان مرۆڤە لە هەموو مەسەلەکانە لەبەر ئەوە من داوا لە بەڕێوەبەلایەتەکانی هاتووەکەم بۆ تکایە ڕجان لێکم ئەبێ مێشکی ئەو هاوڵاتی کە دەیەوێ مۆڵەتی لێخوڕین بەدەست بێنێ مێشکی بشۆنەوە سەبارەت بە تێگەشتنیان بۆ جێبەجێکردنی یاساکانی هاتوتۆ هەر شوفێرێک کە داخلی تونێلەکە ئەبێ زۆر بە وشیارانە مامەلە بە تۆمبیلەکەی بکە تیژڕەوی لەناو تونێلا نابێ وەکو چۆن لەسەر پرد تیژڕەوی نابێ لەناو تونێلە سامناکترە تیژڕەوی وە لە هەر کاتێکە لە ناو تونێلەکانە ڕووداوێک ببێ ئەبێتە مردنی محقق و نەک تەنها ئەو ئۆتۆمبیلیا ئەو قائیدی ئۆتۆمبیلی کە سەرپێچی لە یاساکانی هاتووەکە بەڵکو ئەبێ بە هۆکاری مردنی بەرامبەریش و دواوەشی چونکە تونێلەکان هێندە پانوبەری نین بە کەیفی خۆی ئیسیدارە بکات و هاتوتۆ مەساری هاتوتۆ ڕێک و پێک بێ بۆیە من دەڵێم ئەبێ پۆلیسی هاتووە هەمیشە مەفرازەی لە بەردەمی تونێلەکانە بێ لە هەر حاڵەتێکی نەخوازراودا پۆلیسی هاتووە بگاتە ناو تونێلەکان هاتووە ڕێک بخات. ئەو ڕووداوانی کە لە ناو تونێلەکانە ئەبن زۆر مەترسیدارەوە بە تایبەتی ئەو تونێلەی کە لە زاخۆ من تێبینیم کرد زۆر بەداخەوە منداڵ خەڵک پیا و زەلام یعنی وەکو کە چۆن لە ناو بەفراگە ماکەی لە ناو تونێلەکانە داعیشن خۆیان پاڵ دەخەن کە ئەمە فلیم دەرەکەن ئەمە مەترسیدارە داخل کە ئەو ئۆتۆمبیلی کە دێت احتیمالە قەت بیر نکاتەوە لەوەی کە هاوڵاتیەک ئەمەندە کاڵفان بێ لە ناو تونێلەکە خۆی پاڵخستبێەوە وەڵا سێرڤی بکە و ڕسم بگری تەوان تووشی پاکدادانە بێ و هەموو ڕوودا و کارەساتێک لە ناو تونێلە زۆر مەترسیدار. بەپێی ئەمارەکان لە شاری زاخۆ لە 4 مانگی سەرەتای ساڵی 2020 زیاتر لە 38 ڕوودا و ڕوویانداوە لەو ڕووداوانەش 27 کەس بریندار بوون و 4 کەسی ژیانیان لەدەستاوە. بەپێی ئاماری گشتی هاتوچۆی هەرێم لە ماوەی 2 مانگی ساڵی 2020 زیاتر لە 200 ڕوودا و ڕوویانداوە لەو ژمارەیە 222 کەس بریندار بوون 40 کەسی ژیانیان لەدەستاوە. هاوکە زیاتر لە 8,000 کەس سزای یاسایی دراون و 1400 ئۆتۆمبیلیش دەستیان بەسەرداگیراوە. ترافیک لە وەڵقەیە و لە بەرنامەی ڕابردووش ڕەوشی ناوتونێلەکانی نیشاندا. هەموو چاودێری و بەدەدا چوونە تا بتوانین خۆمان بە دوور بگرین لەو هەڵانەی کە ژیانی خۆمان و بەرامبەرەکەمان دەخاتە مەترسیەوە.